جۆگرانی ێژە سڵاوێکی گەرمتان لێبێ و کاتتان باش. من سەلام سعدیم بە پۆدکاستێکی نوێ، پۆدکاستی یادەوەریەکانی دۆزەخ لە خزمەتیەوەی ئازیزابم. لەم یەکەمین ئەقرێدا ئەمەوێ ڕوونکردنەوەی کورد بدەم ئەو بە ڕێزانی گویان لە پۆدکاستی 100 ساڵ عێراق بووە کە پۆدکاستێک بوو لەبارەی مێژووی سیاسی عێراق لە سەرەتاکانی دامەزراندنیەوە. دیارەوە بە ڕێزانی دانیەوەی گوێی لێ بگرن، توانن بگەڕێنەوە بۆ باشی پۆدکاستەکانی ڕوودا و podcast.rouda.net. لە ئەڵقەی کۆتایی ئەو پۆدکاستی پێشودا گەیشتینە ساڵی 1979 تەموزی ساڵی 1979. سەدام حسێن بە کودەتایەکی بێدەنگ لەسەر ئەحمەد حەسەن بەکر. اینجا هەر چەند ڕۆژێکی کەم دوای ئەوە بە کودەتایەکی پڕ لە دەنگ و سەدا لەسەر خودی حیزبی بەعس کە هەتا ئەمڕۆژ دەنگدانەوەی هەیە دەسەڵاتی گرتە دەست. ئێمە هەتا ئێمان بەوردی باس کرد لەوێ ڕاوەستاین لە دوایین ئەڵقەدا گوتم کە لە داهاتوێکی نزیکدا ڕەنگە بە جۆرێکی تر و شێوازێکی تر و ڕەنگە لە ژێرناوێکی تر درێژە بەو باسە بدەین. بۆ ئەم ئەڵقەیە مامۆستا فواد میوانی منە. مامۆستا فواد بەخێر بێی. سپاس جانەکە. مامۆستا فواد جەنابەت خەڵکی کەرکووکی پێم وایە بۆی کە کاکسیروان وتی خزمی منە مەزاندەم کرد خزمی خەڵکی کەرکووک بی. ئاشنا کاکسیروان لە هەر چوار لای کوردستان خەڵک زۆرە ناسێ کاکسیروان ڕەحیم. بەس بە مەزاندەی خۆم خەڵکی کەرکووکی وایە ڕاست دروستە. مامۆستا فواد چیرۆکێکی هەیە بەسەرهاتێکی هەیە. منیش بەڕاستی وەکو ئێوە هیچ لە وردەکارێکی نازانم. من تەنیا عینوانەکەی زانم کە چوار وشەیە، هەر نزیکی چوار وشەیە. بەس کە گوێم لێبوو زانیم کە ئەم چیرۆکە گرنگە و چیرۆکێکە لەو بڕوایم کە ئێوەش وەختی گوێتان لێبێ تەفاعولی لەگەڵەکەن، کارلێکی لەگەڵەکەن. چیرۆکەکە پەیوەندی بە جەنگی عێراق ئێرانەوە هەیە. ئەمەوێت باگراوندێک لەسەر ئەو جەنگی 8 ساڵەیە لێرە باس بکەم. محەممەد ڕەزا شای ئێران لە ساڵی 1969 لاوازی دەوڵەتی عێراقی بە فرسەت زانی ڕێکەوتنامەی ساڵی 1930 نێوان ئێران و عێراقی هەڵۆشاندەوە کە تایبەت بوو بە دیاریکردنی سنوور، بە تایبەتی لەو بەشەی کە پەیوەندی بە شەتڵ عەرەبەوە هەبوو. شەستەکانی عێراق ساڵانی کودەتا بوو. ئەمە وای دەردەخست کە عێراق بووە بە دەوڵەتێکی لاواز، دەوڵەتێکی لەرزۆک. ئێرانیش لەو سەردەمەدا دەستڕۆیشتووی ناوچەکە بوو. ساڵی 1970 سێ دوورگەی نێو کەندا و داگیرەکات لە کاردانەوەی ئەودا عێراق پەیوەندەکانی لەگەڵ ئێرانە بچڕێنێ. ساڵانی 73 و 74 هەندێک وردە شەڕ و پێکدادان لە نێوان هەردوو لە ڕوودەدەن وەختێک ئەحمەد حەسەن بەکر سەرۆک کۆماری عێراقە. پاشان ڕێکەوتنامەی جەزایر دێت کە هێڵی ناوەڕاستی شەتڵ عەرەب وەکو سنووری نێوان هەردوو وڵات دیاریەکات. لە بەرامبەر ئەوەدا ئێران بەڵێن دەدات کە دەست لە پشتیوانی بزافی کوردی هەڵگرێ. سەدام ئەمەی کرد بە دەستکەوتێک بۆ خۆی کەچی هەر خۆی لە حەڤەی ئەیلولی ساڵی 1980 ڕێکەوتنامەی جەزایرە دڕێنێ، چکە ئیدی شار ڕووخاوە و ڕژێمێکی تازە بە دنیای کێشەوە لە ئێراندا حاکمە و سەدامیش ئەوێ ئەم لاوازیەی ئێران بقۆزێتەوە و لە ڕێکەوتنامەی جەزایر پاشگەز بێتەوە کە لە ڕاستیدا ڕێکەوتنامەیەکی زەلیلانە و سەرشۆڕانە بوو بۆ عێراق. لە ئەنجامی ئەمە شەڕێک هەڵگیرسا کە 8 ساڵی خایاند و ئەم شەڕە دنیایەک ماڵوێرانی و کاولی بۆ عێراق هێنا. دنیایەک خەڵک نزیکەی هێشتا وابزانم ئامارێکی ورد لە بەردەست نییە، بەڵام سەروی ملیۆنێک کەس لەو شەڕەدا بوونە قوربانی، جگەل لە کارەساتێکی گەورە کە بەسەر ئابووری عێراقا هات و جگەل لە دنیایەک ڕووداوی تر کە بەدوای ئەو جەنگەدا هاتنۆک و درێژکراوی هەمان ئەو جەنگە. جەنگێکی بێهودەش بوو وەختێک کە شەڕ ڕاوەستا دوای سەدام ناچار بوو بە گوێرەی هەمان ڕێکەوتنامەی جەزایری ساڵی 1975 لەگەڵ ئێران ڕێککەوێتەوە. شەڕێک بوو لە پێناوی هیچ دەستکەوتێکی بۆ عێراق نەبوو.
بۆ هیچ کەسێک نەبوو. مامۆستا فوات جان چیرۆکەکەی پەیوەندی بەو ساڵانەوە هەیە. بەڵێ تۆ لەو زمانە کە شەڕ هەڵگیرسا لە مانگی ئەیلولی ساڵی 1970 عسکەر بووی یان هێشتا؟ نا پاشان داوا کرام ساڵی 81 بووم بە عسکەر. ساڵی 80 ساڵی 81 بووم بە وەکو عسکەر مکەلەف. وەکو احتیاط نەوەکو احتیاط. یعنی پێشتر سەرباز بووی. پێشتر وەختی خۆی سەربازیم کردووە 2-3 مانگ دوایی دەرچوومە دەرەوە با بڵێن بەشداری شۆڕشت کردو. شۆڕشم کرد بەڵێ لە با بڵێن خۆم پێشمەرگەی ئەیلولیشم لە عینی کاتە. بەڵێ بەستیتر ئەو ساڵی کە شەڕەکە هەڵگیرسا نەمتوانی دەرچم خۆ تەزانی لە کەرکووکار نەتەتوانی ئەوە کەس و کار تەگیرەوە مەجبور چوم بووم بە عسکەر کە ناوم هاتەوە بووم بە سەربازی احتیاط و تازەش خێزاندار بووم بەچکەم هەبوو ئەوە تر نەمتوانی ئەوە بێ تر بووم بە عسکەر و ساڵی 81 مانگی 11 کەواتە تۆ لە خزمەتە سەربازەکەی ئەوی ناچاری بوو بازام 2 ساڵ بوو 3 ساڵ بوو. باڵێ لەوە هەردوو 3 مانگت کرد لەوەیە دوای بووی بە پێشمەرگە ئەوە دوای بەڵێ نسکۆی بەسەردا هات وازام خەڵکەکەیان هەموو هاتینەوە هەموو عەفو کرد لە عسکەری وا بوو وابوو بزەبت وابوو. پاشان لە ساڵی 81 چکە وەختە عێراقی تر پێویستی بە سەربازی زۆر هەبوو لەبەرەوە موالید پیادەهات شەوان لە تەلەڤیزیۆن ئەی خوێندەوە موالیدی ئەوەنە پەیوەندی بکەن بە دایرەکانی تەجنیدەوە بۆ سەربازی وابوو. و ئەم خەڵکیان بە پەلەپەل دەبردە سەربازگەکان ئەوانەی معسکەر تەدریب پێ دەڵێن شوێنی مەشق و ڕاهێنانێکی کەم تەدریبیان یەکسەر مەشقیان پێ دەکردیەوە بۆ یەکسەر بۆ بەرەی شەڕ وابوو. ئەوەی جەنابەت چۆن بوو؟ من کە مانگی 11 بان کرام طبعا بەنسبەت لە دایکبووەکانی 55 من خۆم موالیدی 50 لە دایکبووی ساڵی 50 بەس لەگەڵ 55 وەختی خۆی ئەوەم کردووە لەگەڵ بووینەوە بە سەرباز کە 55 بان کرد و ئێمەش لەگەڵیانە شوملمانی کرد بووم بە سەرباز و تقریبان مانگونیە 45 ڕۆژ 50 ڕۆژ لێرە لە هەولێر تەدریبیان پێمان کرد. دوای ئەوە لەکوێ بوون لە هەولێر؟ لە مەدرسەی قتالیان پێوت شتێکی وایە هەر لێرە لە مەعسکەرەکەی هەولێرە بوو. ئەکە معسکر مێ بزانم واللهی نازانم ئێستا بۆ بە پارک ئەو معسکەرێکی گەورە خۆیەتی هەرەوەیە هەر ئەوەیە پارکی سامی عەبدوڵڵاه. بەڵێ پیانەوت ئیتر بەش بوو بەڵێ کۆمەڵێکی زۆر سەربازگە بۆ منیش بینی بووم کات ئاوەتە ئەتە 45 ڕۆژ دوایی نەقل کراین بۆ ناوچەیەک ئەکەوێتە بەینی تەقتەق و کۆیە لەو چیایانە ئەوە بوو نەقل لەوێ کراین بۆ لیوایەکی احتیاط کە پێوترێ لیوای 605 من لە فەوجی یەکا بووم تقریبا مانگێ لەوێ بووین دوای ئەمری نەقلمان هات بەرەو چۆ بەرەو خواروی عێراق بۆ بەرەی جەنگی ئێران و عێراق. ئێوە کە وەختێک بەڕێیان کردن ئەتانزانی کە ئەو بەڵێ زانیمان طبعا بەرەو چۆ بردمانیان بەرەو دیزەفول لە عیمارەوە کەوتینە ڕێ بەرەو دیزەفول تازە جەنگی دیزەفول تەواو بوو بۆ عێراق لەوەکەوێتە بەرامبەر عەمارە تقریبا بەرامبەر باڵێ جا لەوێ عێراق شکستی هەرا بوو تقریبا 13-14 هەزار بەس دیرماندا لەوێ ئیتر ئەو بەرەیە کە شکستیانە ئێمەیان برد بۆ ئەوێ تقریبان بۆ نزیکەی 10-15 ڕۆژ لەوێ ماین. ئەمە هەر لە ساڵی 81 ئەمە هەمووی 81 کۆتایی 81 کۆتایی 81 زستانە باڵێ تقریبان کە چینە ساڵی 82 بدایەی 82 نەقل کراین بەرەو لای هەر عینی شۆرە بەس ئەچێتە خواردتر پێڵێن تاهیری هەر ناو ئێرانە با بڵێ خاکی ئێرانە
ئەتر لە تایری بوون 2-3 مانجێک وەڵا زیاتریشی برد ئیتر شەوێ دیارە جم و جۆڵ هەبوو ئەوە هەبوو ببوورە پێشەوەی بڕۆن بۆ تایری بۆ مەهران ڕۆیشتین ئەوە لە بیرم چوو مەهران بۆ بەرەی مەهران ڕۆیشتین مانجێک شتێ لەوێ ماین ئەمە لە ساڵی 82 لەم ماوەی کە باسیەکەی هیچ شەڕ هەبوو لەو بەڵێ قلە ئەهاتن ئەگەڕانەوە یعنی ئەوە نەبوو بڵێ هێرشێکی تەواو بێ وە جارجارێک شەڕە تەقەیەکە بوو ئەهاتن مەجموعەیەکە هاتن با بڵێن کۆمەڵێ هەنێ تەقە و شتیانە کرد ئێمە وەڵاممانەدایەوە ئەوە بەو شێوەیە بوو هجوومێکی با بڵێن هێرشێکی گەورە نەبوو جددی نەبوو نەخێر ئیتر لە مەهرانەوە چوین بۆ تایری دەوری مانجی ناوەندی 2 کۆتایی 2 لەو بینەیە بوو تر لە تایری 34 با بچینە بابەتە گرنگەکانەوە 34 دوای ئێوارێ فەرمانیان کرێ بێ کەمینێ دەرچێ چێتە پێشەوە چکە جم و جۆڵی ئێرانی لەشکری ئێرانی هەبوو تومەزە بە تەمای هێرش بوونەوە ئەوە بوونە دیارە ئێمەش بە کەمین دەرچوین بۆ ئەوەی بزانین 9 نەفەر بووین زابتێک و 9 سەرباز با بڵێن زابتێک و 8 سەربازین بە کەمین دەرچوین کەوتینە ڕێ تر شەو هاتە سەرمانوەمانە کەوتینە ڕێ لە ناکایە فیشەک باران کراین تومەزە لەشکری ئێرانیش کەمینی دەرچووە ئێمە کەوتینە ناو کەمینی ئێرانەوە ئەتر دەست ڕێژێکی چاچان لێمان کرد و هەنێ کوژرا و هەنێ بریندار بوو لەو 8 کەسەی لەو 9 کەسەی ئەوە کەس کوژرا لەوێ ئەمووی کوژرا بەس دوان ڕزگاریان بوو یەکیان منم یەکیشیان کوڕێکی خەڵ کازمیە بوو جیازی لاسیلکێکەی پێ بوو ئەتر باقیەکەی هەمووی کوژرا باڵێ کوردیان تیانە بوو بە تەنیا من کورد بوو زابتەکەش کوژرا زابتەکەش کوژرا زابتەکەش وابزانم خەڵکی شەرگات بوو وابزانم ناوەکەشیم لەبیر چوو ئیتر ئەم شوێنە ئێوە تیا کەوتنە شوێنەکەش ئەوە چیە چۆنە ئیتر هەمووی پوش و پەلاش و وەک بڵێ دەغڵودان و شتیوە ئەوە نییە کە ئەوان دەستڕێژیان لێمان کرد ئیتر من یەکسەر خۆمدایە ئەردە کە یەکسەر خۆمدایە ئەردە ئیتر ئەوانەی تریش لێ دەران کەوتن و ئەوەی ساغ بوو با بڵێن ئەوش خۆی دایە ئەردا با بڵێن ئەو کوڕی خەڵکی کازمیەی بەغا بوو سێرم کردووە سەربازەکان و تر سەرباز و پازدار و تر تێکەڵن نازانم ئەسوڕانەوە بەناومانە تەقەتان نەکرێەوە نانە بەچی تەقە بکەین ئەوان یەکسەر دەستڕێژی لێمان کرد ئێمەوا بەڕێوەین جارێ ئەوە نەبووینە بچین لە شوێنێکە دامەزرێن و با بڵێن چاودێری بەرەکە بکەین وڵایتر سێرم کراوە سێرەکەم شەوە بینم ئەوەی نوزەی لێەوە بێ فیشەجێکی پێوانێ برار ئەوە بێت شی بێ ئیتر لەو ساتانەیە گوێت لە دەنگی ئەیبینم نانە ئەیبینەمە گوێت لە برادەکانی خۆتە بوو کە دەنگیان دێ نوزیان دێمە بەڵێ چۆن جۆم لێنیام و لە یەک شوێنەکان وابزانم دەمەتر 12 مەتر بووین دوو جا با بڵێن هەموو بەیەکەوە بووین چکە ئێمە نەگەیشتو بووینە ئەو هەدەفەی خۆمان نەمانەوێت لەوێین هەر بەدەم ڕێوەین بەڵاوتم خوددا بێ من چی بکەم خۆم ڕزگارکەم ئەتر بیرۆکە یەکم بووە سێرن پریەکێکوا نزیکمە بێتەوە جەرسیەکەی بەدەستیەوەیە ئەسوڕێتەوە بزانێت کێ ماوە کێ نەماوە بۆ ئەوەی لێیدا کە گەیشتە لای من هیمەتێکم کرد یەکسەر سەبەتانەی جەرسیەکەیم کرد بە قووەت سەبەتان وتمەرە ئەم کوژێ باش شتێ بکەم هەوڵێ بەم سەبەتانەی جەرسیەکەیم کرد هاوارێکی لێم کرد
یاکسەر پێیم وت شوفێرم تم بۆەوەی خۆم ڕزگارکەم سایقم یعنی بە چ زمانێک بە زمانی خۆمان نەمتوانی بە عەرەبی خۆم قسەم نەکرد بە عەرەبی هەر بە کوردی وتە شوفێرم شوفێرم و تەواو ئەو چی بە من وت وتی تورکسان تورکی تو مەزە ئەو تورکە خۆی شوفێر بە تورکیشی بەس زانی کە عەرەب نیم منیش وتم بە زمانی خۆیان بەڵێ تورکیەتانم یاکسەر وتی بادبەخت ئەو قسەی بە من وت لەم ساتانە کە من و ئەو قساکەین یەک دوانێ لە سەربازەکانی خۆیان هاتن ئەن وتی هاواری لیان کرد وتی نەکەن کەس نزیکی نەکەوێ بە فارسی دوایی تێگەیشتم کە فێری زمانی فارسی بووم واوە تێگەیشتم کە وتی پێیان نزیکی نەکەون بەس هەر تێگەیشتم مەبەستەکەی ئەوەیە چی بەوان وتی ئینە هەمشار مەست یعنی کوڕی شارمە ئەو شاری منە چۆن ئەڵێ عەرەبەکە ئیبن ولایتی یا هاوشارین یا هاو زمانین وەڵا بەو شێوەیە ڕزگارم بوو ئەو کوڕە واوتم خەڵکی کازمیەیە ئەویش نزیکمە بینی من وا قساکەم و ئەمانە ئەوە سێرەکەم نزیکم بووە هەر قاچمەگرێ و ئەو شێوێ شتێ بکە بەس زمانە ڕزگار بێ ڕزگار بێ ئەیتر کابرا بە تورکی پێمی دوتی مەترسە ئێستا ڕزگار دەکەم ئەو بە منی وت وەڵا دەستمی گر وتی بابڕێن وەڵا وتم ئەوە نەفەرێتریش ئەوە ئەلەوێیایە بە تورکی پێم وت وتمەوە نەفەرێتریش کەوتووە گوناحە با ڕزگاری بێ گەر ئەتوانی بەس ئێوە هیچیان بریندار نەبوو بوون نا من بریندار نەبووم ئەو کوڕەش بریندار نەبوو چوارمان کوژرا بوو دوایی ئەو کوڕە پێمی وت یەک چوار کوژرا بوو لە جێ باخێکەی بریندار بوون بریندارەکانیشیان کوژ چکان بیری فچەیان پێوانە ئەوەی نوزەی لێوات فیچەک ئیتر هەیە جارێ نەمردووە هەر پێوەیانە ناچکار نوزە نوزیەکەرەکە هەتا ڕۆحی دەرەچێ زانیت چۆن کاکسانە شێوەکە بەو شێوەیە بوو وەڵای ترە و کوڕەشم پێی وت بتم بەشک و زانم دڵیشم بەو سوتا وەڵا ئەویش پێمی وت ئەوان بە خزمەڵێن ئەقریبە وتی ئەقریباتە وتم بەڵێ وتی بابێ ئەویشی یاڵگرت هەردووکمانی بردوە بەدەم ڕێوە تەمعەن لە ئاو دەپەڕنەوە لەشکریان لەناو ئاوەکەی تاهیری پردێکیان کردووە تقریبان بستێ ئەکەوێتە ژێر ئاوەکە بۆی کەشف نەبێ بە دیار نەکەوێ و لەشکر و دەگوێزنەوە ڕووبارێکی گەورەیە ڕووبارێکە تقریبان گەورەیە وەکو ڕووباری با بڵێن دیجلەی خۆمانەوە کارونەوەی باسەکەی نە تاهیریە منطقەکە تاهیریە ڕووبارەکە هی کارونە بەس منطقەکە ناوی تاهیریە تێگەی چۆنە هەر کارونە ڕوا هەتا ڕووباری کارون بەناو تاهیریە ئەڕوە ئیتراوە بەدەم ڕێوە ئاڕوێین بۆی بنداتە دەست سایقێکەوە ئەوانەی کە سەربازی خۆیان نایەنن دایانەگرن تومەزێ هێریشیانەیە ئامادە باشە بن بۆەوەی هێریشی خۆیان بکەنەوشەوە بەڵایتر بەدەم ڕێوە سعاتم لەدەسە و حەڵقەی با بڵێین یێ هاوسەرگیری و هەنێ پارە و شێت دەرمێنا وتم منارن لێمەسێنن بابی دەمە ئەم کوڕە پیاوەتیشی کردووە بۆ لەگەڵمان وانە ڕزگارمی کردووە مەسەلەی زمان یعنی ئەگەر تورکی بنەزانی باە ڕزگاربوونی چی هەر ناوڕوو هەر بەڕاستی نە تورکی هەر ئەم کەلیمەی شوفێرە ژیانی توی ڕزگار کرد ئارە وەڵڵا ئارە بەخوای خۆ ئەوان بە سای خەڵێن ڕانندە ڕاستە بە فارسی وانە ئەوها دام پێی وا بە تورکی پێم و دەمانە بۆ تۆ وەکو دیارەک و ئەمە یەکسەر پێمی ود یازوخ یعنی مخابن حیفە چۆن وەریێدەم لێ بە تورکی پێڵەن یازک ئەو وتی یازوک وەری نەگرت مهم وەڵا ئیتر تەسلیمی دەست
سایقێکمانی کرد وتی ئەمانە بپەڕێنەوە دیل هیچ ئەزیەتیان نەدان ئەبەت ئەلێویان نە ئەبەت ئەو 1-2 سەعاتێک کە ئەم حاڵەتە دروست بووە هەتا چوومە ئەودی و نەقل کرامە ئەودی بوو ئەمە زۆری پێچوو چەندی وەڵایی سەعاتونێ بۆ 2 سەعاتی پێچوو تقریبا بە پێ ڕۆشتن بە پێماوەیەکی باش ڕۆیشتین بەڵێ ئیتر ئەمە جەماعەتی خۆتان کە گویان لەم تەقەوشتانە بوو کەس بەهانایەوە نهات نا ئێمە دوور کەوتوینەتەوە لەوان کەسش بەهانامان نەهات دوور کەوتوینە تقریبا ئێمە سەعاتە ڕێ ڕۆیشت بووین کە لێمان قەومە بەڵێ کەسش بەهانامانە نەهات ئەبەت وڵاویتر لە ئاوەکە پەڕانمانیاوە سایقێک و چوونە ئەو بەرەوە وەکو بڵێ و هەمووی لەشکرە و معسکەری خەلفی ئەوانە نازانم چۆن بوو شتەکە تر هەرجەی شات و ئەپەڕینەوە لە ئاوەکە بۆ بەرەی ئەو دیوەی کە ئێمە لێی دیل بووین ئەجا خۆشیان هێرشەکەیان شەو دەسی پێکرد سەعات 12 چکە ئێمە ئاگامان لێو کە هێرشەکە دەسی پێکرد چکە ئێمە هەر ئەلەوەیە بووین دامانیان نابوو بەس چی پشتێن سەعات نازانم چی هەرچیت پێیە هەمویان لێمان سەر من و ئەو برادرە هیچیان پێمان نێشت حتا پشتێنەکە نییە نتاقی با بڵێن عسکەری ئەوەشێت لێسێنن کیسەیەکیانش پێ بوو کابرایەکی سەر بە مێزەر با بڵێن مەلای ئەوان بوو چیتە بوو لێ تێسە دەخستە ئەو کیسەیەکی خامی سپی بوو ستێناو ئەو کیسەیەوە ئەمە ئیتر مامەسە جەناب دانی هەرزەکەم خۆتش وەڵێن هەر لە یەکەم تەقە ئێوە گیران بڵێ کەوتینە هەر لە یەکەم شەڕ هەر جارێ شەڕەکە دەستی پێ نەکرد هێشتا شەڕ دەستی پێ نەکردووە ئێمە کەمین دەرچوینە کەمین کەوتینە کەمینی ئێرانیەوە ئاوای لێیان بەس تۆ هێشتا با بڵێن بەختتە بوو کە بەو شێوەیە دەرباز بووی ئەمە بەختێکی گەورەیە چۆن قەناعەت کە کاک سەلام ئەو ساتانە نییە چی کەس و کار و دۆست و برادەر و ئەولاد و خێزە هار هەموویم وەکو فلیم هاتە بەرچاوم ئەو ساتانە جارێ پێشەوەی با بڵێن ڕزگارم بێ هەرکە ئەوان دەستیان بە تەقە کرد من ئەمانەم هەمووی بینی یەک فیلمی تاو یەک فیلمی تاوا بە هاوڕێ و بە خزم و بە ئەولاد و بە خێزان و بە هەر هەمووی زۆر سەیرە مامۆستا من ئێستا دوای گەێنەوە سەرم باسە بەس مێ پرسیارێ بکەم ئەو وەختی کە تۆ لەم سەربازگەی لای تەقتەق بووی و بووی بە سەرباز و شەڕی عێراق ئێران دەستی پێ کردەوە من چکەم مەسا من خۆم ئەو وەختە تەمەنم 8 ساڵ بوو لەبیر من لە مەکتەب بووم 4 و 5 سەرەتایی بووم شتێکی وا بوو لەبیر مە یەکەم بۆردومانی سلێمانی کە کرا تاری ئێران هاتنە سەر سلێمانی تەقە بوو یەکەم جارم بوو ببینم ئەوەی هێزی دژە ئاسمانی پێیانە و زەدی جە و تەقیای کرد و لە ئاسمانە تەقیەوە و تیارە قەسفەیە کرد و ئەوانە هەتا پیاکم بینی بە تەمەن ئەشمناسی یار خەڵکی گەڕێکی خۆمان بوو ئەمە لە ڕێگا بووین لە مەکتەب تەوا بووین ئەڕۆشتینەوە بۆ ماڵەوە لە ڕۆخی جادەکە لای ڕەسیفەکە لەسەر دەم خۆی درێژ بوو وایزانی وەکووا بۆ مەسەرەن یەکەم جاری بێ لە ژیانیت تیارە ببینێ قەسف بکە بردومان بکە من بەڕاستی خۆم زۆرم بینی بوو ینی ئەوە یەکەم جارم نەبوو من هەر لە مناڵیەوە کە بە بیرم بێ لە 7 ساڵی 74 بەرەوەی باوکم پێشمەرگە بوو بەردەوام لەژێر بردومان بووین بردومانم زۆر بینیوە ینی لەژێر بردومان بووین لە ئاوارە بووین ڕاک و تەق و تۆق و ینیوانم هەمووی بینی بوو بەلام شتێکی غەریب نەبوو بەس ئەو حاڵەتە ئێسش بەلامەوە سەیرە پیاوێکی بەتەمەن بوو وازان ئێستا لە قەراخی جادەکە خۆی درێژکە منطقێکی شعبی بووی کە باسی یەکەم شوێنی سەربازگەوشت نەبوو ینی هیچ بردومانێک لە سەریەمە نەبوو بەس گوێمان لێ بوو
بەڵام ئیتر هیچم نەئەزانی ئەم شەڕە چییە و لەبەر چییە و بۆ چییە و جەنابەت من بەتەمەنتر بووی لە وەخت باڵێ هیچ فکرێکتان هەبوو کە ئەم شەڕە لەسەر چییە بۆ چییە لای ئەو شەڕە لەسەری باوەڕ ناکەم لەسەری زیبەیە بەڵام ئیتر سەدام حوسێن من وەک بزانم پێیان کرد وڵاتانی خەلیج پێیان کرد لەبەرەوەی کە ئەو شۆرشە ئیسلامیە لە ئێرانە طبعاً مەذهبێکی شیعەیە خەلیجش خۆ تەزانی مەذهبێکی سوننەیە و ئێرانش هەرەیوت تەصدیری سەوراکەین ئێمە و شۆرشەکەمان ئەنێرینەوە ئەمە ترسان ترسێک لە وڵاتانی خەلیج دروست بوو ئەتر کێ لە سنوور لەگەڵیە عێراقە بە زۆری با بڵێن و سعودیەش مەسەلەی سنووری ئاو هەیە لە بەینیانەوە نییە بەڵام وابزانم من وا بۆیەتم پێیان کرد خەلیج ئەو سەربازانی لەگەڵ تۆ بوون لە ڕێگا مەسەن لە تەختەخەوە تا چوون بۆ ئەو بەرەی شەڕە باڵێ لە ڕێگا چۆن بیریانە کردەوە چۆن باسییانە کرد ئێرانیان بە دوژمنە زانی پێیان وا بوو ئەمە بۆ بەرگریە لە وڵات ئێمە وەکو کورد ئێرانمان بە دوژمن نازانی بەڕاستی چکە خۆمان خۆتە زانی وەختی سەدام چۆن چەوساینەوە چی لێمان کرد و نییە وەختی سەدام حوسێن دوای ئێمە کە کەوتینە ڕێ ڕاستە پێمان ناخۆشە کاچین بۆ جەنگە دەسەڵاتیشمان نییە ئێمە گەر لە ترسی سەدام حوسێن نەبووە سەربازیشمان ناکرد چکە خۆتەزانی ئەوانەی لە جەناب شت گەورەترن خەڵکی شاری کەرکووک نێتوانی بە ئازادی واز لە عسکەری بێنێ یا شتێ بکە یا ئەوەیە بکات چکە یەکسەر کە سوکارتیان نەگرت هەبوو حەزی لێ بوو بەجێ بێڵێ بەس کە سوکار نەهێشت یەکێ لەوانە باوکی خۆم بوو ئەیوو دەبێ عسکەری بکەی ئەی من ئەم برایانەی تۆ چۆن بەخێوکەم حەوت برامەیە هەش برام لە خۆم خواردترە هەیە تۆ باوکم بگیرێ تۆ کوڕە گەورەی باڵێ وەختە باسی ئەڵلقەی دەستگیرانی تازە بەڵێ خێزانم تازە هێنا بووم کوڕێکمە بوو کچەکەشم لەسکی دایشیا بوو با بڵێن کوڕەکە تەمەنی چەند بوو مالیت کوڕەکەم مالیدی هەشتایە بڵێن ساڵ و نیوەکە تاقل کە دیر کرام تەمەنی 2 ساڵ کچەکەشم با بڵێن لەسکی دایشە وەختی لە تەختەقەوە ڕاگوێزران بردیانن بۆ ئەوێ تۆ فریاکەوتی مەسەرەن ئایلێ خۆت ئاگادار بکەیتەوە کۆی ماڕن بۆ بەرەی شەڕ نە ئەوە بەس لە کەرکووک نام کەرکووکە بینیوە بەڵێ لەسەر خاسە ڕاگیرای سیارەکان ڕاوەستا ئەلەوەیە کە ئۆرزدی لێبوو ئەلەوەیە ئێستش هەر سەر خاسەیە پێڵێن کۆرنیشی پێڵێنەوە کە لە ڕەحیماوەوە دێی کە لە بەنزیخانەکەەوە دابەزی ئەلەوێ لەو جادە ڕاستەیە سیارەکان ڕاوەستان ئەتر ئاوا سەعاتێکمان پێچوو وەڵا یەکێک لە ڕەفیقەکان براکە من بینی تاریخی بران با بڵێن لە حەسینەکە حەلاق بووە وکات سەی عەباسی ناو بوو پێی وت سەی عەباس بە تاریخ چکە مەجالەوە نییە تۆ نە تەلەفۆنەیە نە هیچ ئێوانی ئەو کاتە شتانە نەبوو تم سای عباسەوە ئێمە بۆ بەرەی جەنگە ڕوین بە تاریخی بڕام بڵێ بە ئاگای لێبێ هەر ئەوەندەم پێکرا ئەوە باشە هەر باشنی هەر بیرۆکێکیان هەبوو کە تۆ بەڵێ ئیتر ئێوە گیران و گواستیانەوە بۆ سەربازگەی گیراوەکان بڵێن معسکەراتی یاعتیقال وەکو شتێکی موقت بوو ئێمە بەس تقریبا بەرەبەیان دنیا حتا فەوجەکەی خۆم ئامر فەوجەکەم بەدیل هێنایەن دوایەوەی کە هێریشیان کردبوو زۆر کەس بەدیل ژیرا و شەڕەکە هەر لە جەماعەتی خۆتان زۆری تریان هێنان زۆریان هێنا بەڵێ ئەرێوەڵا زۆریان هێنا یەکێ لەوانە ئامر سریەکەی خۆم بوو با بڵێ خەڵکی عیمارە بوو پیانە وترا زابتی مجەنەدە و کاتە
یعنی بڵێ ئەو شۆشکە و هێرشیان کرد هێرشەکان سەرکەوتوو بوو بەڵێ عێراقی پیشاندا کە دایمە هەر ئەم سەرکەوتووە دا بابەنانە وەڵا ئەو شەوە بە جەنابە بڵێم هەتا بەرە بەیان تقریبان دەوری 3000 دیرگیرە 3000 ئەرەوەڵ لە بەرەی ئەوە لە بەرەی ئێمە چکە ئێمە هەر فەوزی ئێمە نییە چکە ئەمەی با بڵێن دروعی پێڵێن ئەمەی دەبابەیە و نازام چیە و زۆرە جەبەکەش چیان کردبوو لە دوو لاوە هاتبوونە ژوورەوە چۆن پێڵێن ئەوان پێیانەوت ئەلئیلتیفاف با بڵێن عەرەبیەکان لە دوو لاوە دێنە ژوورەوە ئەڕۆن دوایی لەو سەرەوە ڕایە ماڵن چی لە پێشیانە لەگەڵ خۆیانە یەنە ژوورەوە زانی چۆنە تەوقیان کردبوون بەڵێ تەواو بەڵێ 3000 جوندی 3000 جوندی بەس بەدیلێنە و لە کۆش لامانیاننا بردمانیان بۆ ئەوە ئەهواز شاری ئەهواز بەس پێشوازی ئەو شارە زۆر خراپ بوو زۆر شتی ناشرین قسەی ناشرینیان پێوتین خەڵکەکە بەڵێ ئێوەیان بەناو شارەکە برد بەڵێ بەناو شارەکەیە هەرەوەڵا قسەی زۆر ناشرین بە عەکسی شارە فارسیەکان بەس شارە عەرەبەکان قسەی ناشرینی چی هاتت بەدەمیانە پێمانیانەوت لەسەر زادە ڕاوەستا بوون ئێوەش لە ناو سیارەی وا بەرەو ئۆردگایە بردمانیان تەبعەن دوو حاڵەتمان بینی یەکسەر کە ئێمەیان برد جەمەلۆنی گەورەیان دانابوو ئێمەیان بردە ئەوێەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ لەوێ مای دوای ئەوە لەوێەوە ئێمەیان بەرەو باکووری ئێران برد بۆ بەندەرەنزەلی چی بوو جا دوو جار ئێمە خەڵکەکەمان بیری یەکە ئێمەیان بردە ناو شارەکە دووچکە نەقل کراین لە ئەهوازەوە بە سیارە بە ناو شارەکە بردمانیان تەبعەن بە شەمە نەفەر ئێمەیان نەقل کرد بۆ تاران بە شەمە نەفەر ئەوە ئینجا هەر عینی شت کە لە ئەهوازیشەوە دەرچوون خەڵکەکە هەر عینی قسەی ناشرین و زۆر شتیان تێگرتنیان هەموو شتێک حاشا لە ڕووی جەنابە حتا تفیانیش تێگرتی یعنی ڕێگان بە خەڵکدا ئەوەنە نزیک بنەوە لێ ئای تابعانەوە سیارەیەخ بەناو جادەکانە ئەڕوە ئەوە نییە ئێمە با بڵێن بە پێین ویان لە ناو سیارەکەین و ئەڕۆین بەناو جادەی عام و ئەوەیە ئەیتر ئەوانش جنێ و هەموو شتێکانەوە لەم 3000 ترکە گیران کوردی تیا بوو یان بەڵێ زۆریش نای برادرت بۆ پەیدا بەڵێ زۆریش ئەن لە فەوجەکەی خۆم برادەروشتمە بوو کورد و بەڵێ چەنی خایاند لە ئەهوازەوە کە بە شەمەندەفەر ئێوەیان برد بۆ تاران وەڵاهی لەوانەیە وابزانم 24-25 ساعتی خایان شەمەندەفەرەکە کوشتنی هەبوو دانیشان بەڵێ بەس شەمەندەفەرەکەی ئەوە نییە بڵێ هەر وەک شەمەندەفەرە کۆنەکانی اعتیادی خاو بڵێ 24 ساعت زیاتریشی برد ئێوەیان بردە تاران بردمانیان بۆ تاران پاشان لە تارانیش سیاریان ئامادە کرد پاسە گەورەکان ما بڵێن ئەمەی 40 نەفەر و 40 نەفەر بەمانەوە یەکسەر بۆ بەندەرەنزەلی لە تارانەوەی دەرەچی بۆرە و تەبریز و قەزوێن و نازان چی دەوێەوە بۆ بەندەری ئەنزەلی سنووری رووسیا بوو لەسەر ئاوی قەزوینە نازان وابزانام ئاوی قەزوینە بڵێ مەعسکەرێکی خۆیان بوو مەعسکەرێکی عسکەری بەحری تایبەت بۆ دیل دروست کرا خۆی مەعسکەرەکە هەبوو ئەو جەمەلۆنانەشیان هەبووە قاعە لەوانەیە ناوی بۆ خۆیان وەخت خۆی بۆ سەربازی خۆیان کرا بوو بەس ئێمەیان بردەوێ و یەکسەر لە چوار هۆڵی گەورە قاعی گەورە دابشکراین 3000 و شتێ بووین کە چوون خەڵکی تری لێ بوو یەکەم جارەوە کەسی لێ نەبوو بەس ئێمە بوو بەس ئێمە پاشان خەڵکی تر هات یان بەڵێ جاری وا هەبوو بە تاکە یا بە سێرتەکرد یەکە نەقلەکرێ لە مەعسکەرێ بۆ ئەوە یا بە عقوبەیەک یا شتێ مشکلەیەکی کردووە ئەهات تاکە لای ئێمەوەش هەنێکیان مەسەلەن با بڵێن نەقل کرد بەهی خۆیان
على ئەساس ئەمانە ناڕاحەتن و سەربەکێشەن و ئەمانە تقریب 35 نەفەر لە ئێمەشیان برد هەر وابزانام سەلیبی شەمانی وەرنەگرت دوایی نازانم چیان بەسەر هات ئاگام لەوانە نەما. ئیتر ئەم قاعانەی کە ئێوەتیا بوون بارودۆختان لێ چۆن بوو بەگشتی؟ وەڵی بارودۆخمان تەبی یەکەم شت برسێتی ڕاستە نانیانەدا پێمان خواردن بەڵام کەم بوو. خۆش دەزانی ئێمەی عێراقی زۆر خۆرین هەرچەندە و ئەوان ئەو خواردنەی کە من وەرمەگر با بڵێ سەربازەکەشیان عینی خواردنی وەرەگرت عینی ئاشپەسخانە بۆ عینی مەتبەخ بوو بۆ ئێمەش خواردنەکرا بۆ سەربازەکانیشیان خواردنەکرا بە هەمان بڕ بە هەمان بڕ بوو. ئەی بۆ ئێمە آخر ئێمە خۆتە زاری ئێمەی عێراقی تر ئاوا بوو دوای ڕاهاتین دوای ماوەیە ئەموو ڕاتین با بڵێن یەک کەوجیرێ برنج بوو کەمێک کشمەرە گەیانە خستە سەری و تەواو ڕۆژیشی یەک نانە هەبوو یەک نان ئەم نانەی خۆمانێسە با بڵێن لە چەند جەم نانتان هەبوو؟ سێ جەم هەبوو. باڵێ بەیانیان پاکەتێ پەنیر هەیە ئێستش لە بازارێک بینم لە ناو تەنەکەیە ئەمەنەیە ئەکرا بە 12 بەشەوە ئەدرا بە 12 کەس ئەجا بەدەزوودا بەشمانە کرد چەقوشت نەبوو مەمنوع بوو شتانە هەر بە دەزوو نیە ئیتر هەر دە 12 نەفەر یەکێک ئەبووە مەسوولمان با بڵێن بۆ ئازووقە و ئەو شتە ئەو پارچە قال بە پەنیرەیە کرد لە 12 بەشەوە هەر یەکی بەشیاوە لە شقاتەیە بچووکتر بەرمانەکە. ژیانتان لێ چۆن بوو مامۆستا فواد؟ من زۆر حەزەکەم چونکە کەس ئەم بیرمەناسەوە بزەم کەس ئەمەی نەگێڕاوەتەوە زانی ئەمانەی کە لە ئێران دیل بوون دیلی جەنگ قەت نەبینیوە کەس هیچی لەبارەوە گێڕابێتەوە هیچی وتبێ هیچ بەرنامەیەکی لەسەر کرابێ ئەی چیرۆکەکانیان هەمووی ڕۆژ بەشێکی زۆر لەوانە وەفاتیان کرد لە ژیانیشانەمەوەن. چۆن بوو ژیانی ئێوە لەوێ؟ چەنێ بڵێ ناخۆش بوو چکە بووە تۆ ئەوە هیچ تۆ دووری لە کەس و کار دووری لە کەس و کار و ئەمیانی زانیوانە تۆ چیت بەسەر هاتووە نەزن. باڵێ ساڵونیە کەش ئاگامان لە کەسوکار نەبوو کەسوکاریش نەیەزانی تۆ دیل بوویتە چکە سەلیب وەرمانی نەکرد بوو تۆ تا سەلیب وەرت نەگرێ خاچی سوور با بڵێن سەلیب وەرت نەگرێ نامەند ناڕوە کەسوکارت نازانێ هەر بە مەفخوت حیسابی حتا حکوومەتی عێراقش نازانێت تۆ ماوی نەماوی وایە. ئەمە ساڵونیەکی خایاند ساڵونیەکی خایاند ترمانێکمان گرت هەر لەو بەندەرەن زەدیە با بڵێن مانێکمان گرت نانمان نەخوارد من ئەبێ سەلیب بێمە کەسوکارمانەیەوە ئەمەمانەیەوە هەفتەیەک نانمان نەخوارد دوایی تر لێپستاوەکانی با بڵێن ئەو ئۆردگایە هاتن و بابە وعد بێ و نان خۆتان بخۆن وا خەبەرمان داوە و دێن سەلیب دێن هاتن بەڵێ تەقریبان دە ڕۆژێکی پێچوو دوای ئەوەی کە دەستمان بەرنان خواردن شتەکە کردەوە وازمان لەمانەکەی ئەوە خاچی سوورکە هاتن چیان بۆ کردن؟ یەکسەر هەویەت بۆکەن یەکسەر ناوتەنووسێ جوان ژمارە ئێستا با بڵێن ژمارەی من 25361 لە هەموو کنیسەکانی دنیاە ئەو ژمارەیە لێدە ناومەیە لە هەموو منەظەماتی ئینسانیە ئەوە بکە 25361 فواد عوسمان عەبدوڵڵایە. مامۆستا فواد درێژە بم باسادێن ئێستا لێرە ناچارین ڕابگرین بەرنامەکە کۆتایی هاتووە لە حەڵقەیەکی تر درێژە بم باساین کاتیش خۆش بۆ هەموو لە زۆر